إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برابر رزقانم داواکارین لخوای تعالى هەموومان تەوفیق بدات بۆ سەر ڕێگای ڕاست و خواپەرستی و شوێن کەوتنی سنەتە شیرین و پیرۆزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڕێزان، لە هەر شوێنێکی ئەو ئیسلامەوە دەست پێ بکەین، بەڕاستی هەمووی نیعمەت و بەرەکەت و خەیرە بۆ ئێمە، چونکە ئەو ئیسلامە بەڕاستی لای پەروەردگار و دابەزیوە بۆ ئێمە باشترین منهج و دەستورە کە بتوانین بە جوانترین شێوە درێژە بە ژیان بدەین و هەموو تاسە و ناڕەحەتی و لەمپەرەکانی ژیان تێپەڕێنین. بەڕاستی ئەو دینە بۆ ئێمە گەورەترین نیعمەتە، سەربەرزمان دەکا و ڕووسپیمان دەکا بۆ دنیا و بۆ پاشە ڕۆژیش. و مەعەلئەسەف بەڕاستی لە هەر شوێنێکی کۆمەڵگاوە دەست پێ بکەین، بەڕاستی ئەمڕۆ گرفتەکانمان زۆر زۆرن کە هەموومان بەدەستیەوە دەناڵێنین. بەڕێزان، بەڕاستی گرفتەکان ئەمەندە زۆرن، نازانین لە کام گرفتەوە دەست پێ بکەین و خۆمان چاک بکەین و چارەسەری ئەو گرفتانە بکەین. یەکێک لەو گرفتانی کە ئەمڕۆ دووچاری بووینەتەوە، بەڕاستی زۆر جار هەموومان گلەیمانە لە دەستی بەدەستیەوە دەناڵێنین، بێقەولیە. بەڕێزان، یعنی دەبینین کەسێک قەولمان دەداتێ و عەهد و پەیمانمان لەگەڵ دەکات و کاتێکمان بۆ دیاری دەکات لە فڵانە وەختا کە دێم سەیرەکەی دیار نییە، کە پارە و ئیش و معاملەیەک دەکەوێتە بینەوە لە ئەوەندەی ئەوەنە من ئەو ماڵ و سەرۆت و پارەیەت بۆ دەگەڕێنمەوە، بەڵام هەروە دەرناچێت. مەعەلئەسەف، بەڵام پێویست دەکات ئێمە یەکەم شت کە قەول و عەهدەکانمان لەگەڵیدا ببەینە سەر و بینی خۆمان و ئەو چاکەینەوە کە بریتیە لە خوای تەعالە. بەڕاستی پێویست دەکات ئەو عەهد و قەول و پەیمانەی دامانە لەگەڵ خوای تەعالادا بە جوانی ببەینە سەر. یعنی بەڕاستی ئێمەی مسڵمان یەک مانگێک هیلاک بووین، ماندوو بووین بۆ خوای تەعالە، چی بە شەو نوێژەکانی، چی بە ڕۆژوبوونی ڕۆژەکانی و بە دەرکردنی زەکات و سەرفترەکانمان بە هەر بە فیڕۆی نەدەین بە ئاوا بە ئاسانی. بەڕێزان، شەیتان لە هەموو کاتێکدا لە هەوڵی ئەوەدایە مایە پوچمان بکات، ئەوەی کە هەمانە لە دەستی بدەین بە ئەو ذاتەی کە یەکەم جار ئێمە قەول و عەهد و پەیمانەکانمانی لەگەڵدا ببەینە سەر بە جوانی و دوانەکەوین لەو پەیمانەی کە دامانە با خوای تەعالا بێت. ئەگەر بینی خۆمان و خوای تەعالا باش کەین و بەڕێزان دڵنیابین بە هیچ گرفتێکمان نامێنێتەوە، و ئەو جار لە پاش خوای تەعالا قەول و عەهدمان لەگەڵ خودی خۆماندا کە هەر قەولێک بڕیارێک دەدەین لەبەر عیزەت و کەرامەتی خۆمان بۆ ئەوی لە کەدار نەبین ناو کۆمەڵگادا
ئەوجا لەگەڵ ماڵ و مناڵماندا دوجار هاین لە هەر بوارێکدا و هەر لە هەر پۆستێکدا هەر ئیشێکمان پێ سپێردراوە با بتوانین بە جوانترین شێوە ئەو کارەمان ئەدا بکەین. ئەو مەسئولیاتە و ئەو بەرپرسیارەتێ بۆینە سەر. خوای تەعالە دەفەرمێت ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا تتخذون أيمانكم دخلا بينكم إن تكون أمة هي أربى من أمة إنما يبلوكم الله به. خوای تعالى دواما لدكات دفرمي ولا تكونوا كالتي نقضت غزلها وەکو ئەو ئافرەتە مەبن کە ڕێسەڕێسراوەکەی خۆی دەکردەوە بە خوری. مفەسرین ڕەحمەتی خۆیان لێبێ ئەڵێن لە شاری مەککەدا ئافرەتێکی کەم عەقڵ هەبوو دوو لە قەدرتان، ئافرەتێکی سەفیه و کەم عەقڵ هەبوو ئەڵێن ئەم ئافرەتە ڕۆژ تا ئیوارە تەشی دەڕێسا، ئەم تەشیەی دەهاوردە لای ڕانا و تەشی دەڕێسا حتا ئیوارە بەنی بادەدا، ئەم خوریەی دەکردە بەن دەیکردە بەنێک تا ئیوارە، ئیوارە دادەنیشتە قەیەوە دووبارە هەمووی وشکانەوە، هەمووی هەڵدەوەشانەوە. چەند قورسە تا ئیوارە توو ڕەنج بدا، بەڵام ئیوارە بێ هەڵسە دووبارە بیوشکێنەوە. بەڵام دڵنیایش بین بەڕێزان وشکانەوە هەڵوەشانەوە زۆر قورسترە لە ڕێسانەکەی. خۆی تەعالە نمونەمان بۆ هێنێتەوە. ئەم ئافرەتان دل مفەسرین ئەڵێن حەقیقەتی بوو، ئافرەتێک بوو لە شاری مەککە بە ناوی ڕەبتەت بنت عەمر، ناوی ڕەبتەی کچی عەمر بوو. ئەم ئافرەتە کەم عەقڵ بوو، هەڵەسیا تا ئیوارە تەشی بادەدا و تەشی دەڕێسا ئیوارە هەمووی هەڵدەوەشانەوە. خوای تەعالە دەوامان لێ دەکات دەفەرمێ وەکو ئەو ئافرەتە مەبن، وعد و عەهد و پەیمان و قەولەکانتان دوای بێن بیوشکێننەوە، ڕێسەکانتان مەکەنەوە بە خوری جارێکی تر. چەند جا قەولماندا یان چەند جا قەولیان پێماندا وتیان ئەوەندەی ترە هاین لەلات، ئەوەندەی ترە شتەکەت بۆ ئەکەین، ئەوەندەی ترە بێرەوە بۆ لامان شتەکەت کۆتایی پێ هاتووە. ڕێزان با خۆمان هەندێک جار هەندێک ئیش هەیەوە ئەخوازێت زیاتر بڕۆێت بەردەمیمان لێوە دیار نییە، با قەول نەدەین عەلە الئەقەل، با پەیمان نەدەین، با عەهد و گفت نەدەین، ئەڵێن کەی تەواو بوو بەڕێزەکەم براکەی خۆم ژمارەکەتم بدەرێ، کەی تەواو بوو ئیشەکەت، کەی ئیشەکەیان بۆ تەواو کرد، کەی شتەکەم بەدەست گەیشت، ئینشاءالله خۆم خەبەرت ئەدەمێ. خۆت دووچاری کاتێکی دیاریکراو مەکەرەوە، خۆت حەسر مەکە لە نێوان کاتێکا کەوەها دوایی نەتوانی بیبەیتە سەر. قەولەکەتیش هەم لە لای خوای تەعالە تاوانبار بی کە شکان و تا ئەوجا لای کەسەکەیش ناشیرین بێت. بەڕاستی قەول و عەهد و پەیمانەکان ئینسانی پێ جوانە بێتەوە، شکاندنیشی پێی ناشتری نەبینەوە. بەڵام گرێدانی شیکردنەوەی عەهد و پەیمانەکان زۆر قورسترە لە گرێبەستەکان، لەوەی کەوا بیڕێسین. پەیماندان بۆ خۆی ئاسانترە لە شکاندنی. ئەتوانین پەیمان بدەین، ئەتوانین پەیمان نەدەین، ئەتوانین گفت بدەین، ئەتوانین نەیدەین. بەڵام کە دامان هەڵەوەشێتەوە، کە هەڵوەشیاوە زۆر ناشری نەبین پێیا. خوای تەعالە ئەم نمونەیەمان بۆ تێرێتەوە لەسەر ئەم ئافرەتە دەفەرمێ ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا. دوایەوەی کە ئەیڕێسا تەبعان ئەم خوریە وای لێ کە بە ئاسانی لێکتر ئەبچڕێ شی ئەبێتەوە، بەڵام کە بوو بە بەن
بەئاسانی نابچڕێ و ناپسێت. خوای تەعالا فەرمێ وەکو ئەو ئافرەتە مەبن کە کاتێک ڕێسەکەی دەڕێسا ئەو جاکە دەیکرد بەبەن تۆگمە و تون و ئەستور دەبوو قایم دەبوو ئەمجا هەڵدەسیا چیە کرد هەڵی دەوەشانەوە من بعدی قووەتین ئەنکاثا. ئەنکاثا مفەسیرین ئەڵێن هەر لەگەڵ نەقضدا هیچ فەرقێکی نییە. نەکث و نەقض یعنی شیکردنەوە هەڵوەشانەوە. هەر کەسێک ئەڵێ خوای تەعالا فەرمێ وەکووە ئەو ئافرەتە مەبن عهد و پەیمانەکانتان هەڵوەشێننەوە. تتخذون أيمانكم دخلا بينكم يعني خديعة بينكم يعني سوێن خواردن و گفت و قەولەکانتان بۆتە خداع بۆ ئەوە قەولی ئەدەیتێ بڕا لە کۆڵ ببێتەوە بڕا نازانی ئەو چاوەڕێیەتی دوای تەلەفۆنێکی بۆت کرد دوای چاوی پێت کەوتەوە هەجاری وایە بەڕێزان لەگەڵ مناڵەکانمانە قەولێکەکەین یعنی سەحابەیەک ڕەزا و ڕەحمەتی خوای تەعالا لەسەر بێت مە مناڵەکەی فەرموو بێ وەرە ئەدەمێ فەرمووی ئەوە ئەگەر شتێک لە دەستانە بێ و نەیدەیتێ ئەبێت بە درۆ لەگەڵ مناڵەکانیشمانە ڕاستگۆ بین. زۆر جار مناڵ کە تێتە دنیاوە پاکە ڕاستە. هەموو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه لەبەرەوەی لە ئەسڵا خۆی چییە مسلمانە یعنی ئێمەی کۆمەڵگا و ئێمەی خەڵک ئێمەی دایکان و باوکان سەرچاوەیەک بووین هەندێک جار بزوێنەرێک بووین بۆ ئەوەی مناڵەکانمان بەگڕ بخەین لەو لە چی جانبێک کە خۆمان ویستمان ئەگەر بە باش دەرچوو ئەگەر بە خراپ دەرەچێت. أن تكون أمة هي أربى من أمة يعني لنيو عرب داوابو استيش أو تانية استيش برزان ئەگەر هۆزێک لەگەڵ هۆزێکە پەیمانی ببەستایە بیبینایە ئەو هۆزێکی تر بە قووەت و بەهێزترە لە ڕووی سەرباز و ئەسب سواری و لە ڕووی سەروەت و سامان و لە ڕووی دارایی و ئەرز و باخ و باخاتەوە ئەم پەیمانەی هەڵوەشانەوە ئەڕۆیشت بۆ لای ئەوی ترە. ئێستەیش دەبینین وایە ئێستەیش قووەت حکومەکە لەسەر زەویدا ئێستەیش دەبینین وڵاتێک وەکو ئەمریکا کە خۆی بە پێشەنگی دیموکراسیەت و ئازادی و مافەکانی مرۆڤ و هەموو شتێک دەزانێت بەڵام لەو لایشۆ سەیرەکەی بە کۆمەڵەها تەقەمەنی ئەکاتە چنگی ئیسرائیل ئەڵێ بڕۆبی تەقێنە شاری غەزەدا و هەرێمی غەزەدا ئەو ئێ باشە و کێ ئەیتەقێنێت مناڵ 10,000 زیاتر کوژراوە ئافرەتان 10,000 زیاتر کوژراوە ئیخۆ خۆمان دەیبینین ئیخۆ هەموو عالم شاهیدی ئەو حەقیقەت و واقعادات کی یعنی دەبینین وڵاتانیش لە پێشبڕکێوەدان کێیان بزان زووتر ئەگەیەتە لای ئەمریکا و کێیان بزان زووتر ئەمریکا لێ ڕازی ئەبێت. ئەگەر ئەمریکا ئەمڕۆ قووەتەکەی لێدا بڕنین هەموو وڵاتان ناڵێن ئەمە خراپەکەیە ئامێ سەرچاوەی گەندەڵی و دزی و جەردەیی و پیاو خراپی و تێکدانی سەر زەوی بەڵام قووەتەکەی وای کردووە هەموو وڵاتان لە پێشبڕکێ ئەوەدان کامیان بزان زووتر ئەگەیەتە لای سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئەمریکا لێ ڕازی ئەبێت. بەڕاستی بۆ خۆی ئەمە بەڵایە ئینسان نەتوانێت لەسەر پێکانی خۆی ڕاگیر بکات بە دوای ئەوەدا هەڵپە بکات بزانم کام قووەت بە قووەتترە و کام عەشیرەتی بەهێزترە و کێ سەرمایەدارترە و کێ باشترە و کێ لەناو خەڵکان ناودارترە بچێ ڕوو کاتە ئەوە ئیتر بە باکی نەبێت لەسەر حەقیان لەسەر حەق نییە. ئەوکو ئینسانی دامەزرا و عاقڵ و ژیر حەوڵی خواپەرستی دەدات هەوڵی ئەوە دەدات خوای تەعالا لە خۆی ڕازی بکات حەوڵی ئەوە دەدات لەگەڵ حەقدا بێت ئەگەر چی کەمیش بێت. یا ڕەبی خوایەگیان تاوانەکانمان خۆش بێت یا ڕەبی خوایەگیان عەفومان بکەیت یا ڕەبی خوایەگیان لەسەر ئیسلامەتی و دینداری و سونەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بتوانین درێژە بە ژیان بدەین یا رب العالمین. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بەڵێ بەڕێزان، دەبێت ئێمە وەکو مسلمان وەکو دیندارێک هەمیشە هەر لە هەوڵی ئەوەدا بین خوای تەعالا لە خۆمان ڕازی بکەین. ڕازی بوونی خوای تەعالا بەڕێزان بە خەڵقی جەوهەریەکەمان بێت لە دنیاماندا. ئەم دنیای هەر بەسەر ئەچێ و هەر تەواو ئەبێت. ڕازی بوونی خوای تەعالا و پیادەکردنی شەریعەت و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین بادەسمایە و سەروەت و سامانمان بێت. ئەگەر ئێمە بتوانین دەست بەو شەریعەتەوە بگرین بە جوانی و خوای تەعالا لە خۆمان ڕازی بکەین، بەڕاستی عنسوورێکی جوانە بین لەسەر ئەو زەویەدا، دەبین بەمایەی خەیر و دەبین بەمایەی بەرەکەت بۆ سەر زەوی هەمووی، بۆ دەوروبەرەکەمان، بۆ خۆمان، بۆ دنیا و بۆ پاشە ڕۆژیشمان. قەت ناکەوین بە مووقفەوە، یعنی قەول و عەهد و پەیمانەکانمان بە هەموو کاتێ لەگەڵ خوای تەعالادا تەجدید و تازەی بکەینەوە، وریابین ئەو عەهدەی دامان لەگەڵ خوای تەعالا دەکا، بەردەوام بین لە نوێژەکانمانە، بەردەوام بین لە یەکتاپەرستیمان، بەردەوام بین لەسەر پیادەکردنی شەریعەت و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەردەوام بین لەسەر خواپەرستی. بەڕاستی جێگای ئەسەفە خەڵکانێکمان بینی لە مانگی ڕەمەزانە ڕوویان دەکردە مزگەوتەکان و بەڵام کە ڕەمەزان تەواو بوو، چی لە ئافرەتان ڕەختەیان فڕەدا، چی لە پیاوان دوورکەوتنەوە لە نوێژە جەماعەتەکان، دوورکەوتنەوە لە خوداپەرستی، دوورکەوتنەوە لە نوێژی سونەت، دوورکەوتنەوە لە تەنانەت هەندێکیان ڕەنگ هەیە ئەگەر جوان ورد ببینەوە بەڕێزان باوەڕکە ڕەنگ هەیە خەڵکێکمان هەبێ لە مانگی ڕەمەزانە بەس نوێژەکە، دوای ڕەمەزان واز لە نوێژیش تێرێت. باشە ئەو عەهد و پەیمانانە بۆ کوێ ڕۆیشت گشتی؟ ئەو خواپەرستیە بۆ کوێ ڕۆیشت؟ ئەوجاکە بە جوانی لەگەڵ ماڵ و مناڵمانە ڕەفتارکەین و ئەو قەولەی کە دەیدەین بەجێ بهێنین. قەت ئامادە نەبین قەولەکانمان بشکێنین، قەت ئامادە نەبین عەهد و پەیمانەکانمان بشکێنین ئەگەر لەگەڵ دوژمنی شاوێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سەحابە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ دوژمنیشدا هەر عەهد و قەول و پەیمانەکانیان بەجێ ئێهێنا. جا جوانی ئینسان لەورەدایە ئەو پەیمانەی دەدا بەجێ بهێنێت، دانەنیشێ وەکو ئەو ئافرەتە هەرچی کردووە هەمووی هەڵبوەشێنێتەوە. یا ڕەبی خوای گیان تاوانەکانمان خۆش بیت، یا ڕەبی خوای گیان بتوانین درێژە بدەین بە خواپەرستی یا ڕەب العالەمین، یا ڕەبی خوای گیان هەر عەهد و قەول و پەیمانێک دەدەین خۆت هاوکارمان بیت یا ڕەب العالەمین، بۆی بتوانین بیبەین لەسەر یا ڕەب العالەمین. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.